ئەگەر خەونی ڕاست و خۆش و چاک ئەڕوئیا یان خەونی ناخۆش ئەلحولمت بینی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم دەفەرمێت الرؤيا ثلاث فالبشرى من الله وحديث النفس وتخويف من الشيطان فإذا رأى أحدكم رؤيا تعجبه فليقصها إن شاء وإذا رأى شيئا يكرهه فلا يقصه على أحد وليقم يصلي. واتا خەون سێ جۆرە مژدەیەک لە خوای گەورەوە و هەیە وتوێژی نەفسە ئەوەی لە کاتی بەخەبەریدا پێوەی سەرقاڵ بووە و هەیە نەترساندنێکە لە شەیتانەوەیە. ئەگەر یەکێک لە ئێوە خەونێکی خۆشی بینی با ئەگەر ویستی لێتی بیگێڕێتەوە و ئەگەر خەونێکی بینی پێی ناخۆش بوو با لای کەس نەیگێڕێتەوە و هەستێت نوێژ بکات. کەواتە خەونی خۆش و چاک لەلایەن خواوەیە و خەونی ناخۆش لە شەیتانەوەیە. ئەگەر یەکێک لە ئێوە خەونی خۆشی بینی با لای خۆشەویستی خۆی نەبێ باسی نەکات و لە فەرمودەیەکی تردا هاتووە با باسی بکات و تەفسیری بکات، بەڵام پێویستە تەنها بۆ کەسی شارەزا بگێڕدرێتەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم دەفەرمێت لا تقص الرؤيا إلا على عالم أو ناصح. واتە خەون تەنها بۆ زانایان ئامۆژگاری کار و دڵسۆز بگێڕنەوە، چونکە خەون لەسەر ئەو شتە دەردەچێت کە لێک دەدرێتەوە و کورتەی ئەو شتانەی کە دەیکات لە کاتی بینینی خەونی ناخۆشدا ئەمانن: 1. 3 جار تف فوویەک کەمێک تەڕی پێوە بێت دەکات بەلای چەپیدا. 2. 3 جار پەنادەگرێت بەخوای گەورە لە شەیطان و لە خراپەی ئەوەی کە بینیوێتی. 3. لەلای کەس باسی ناکات و نایگێڕێتەوە. 4. لەسەر ئەو لایە وەردەگەڕێ کە لەسەری بووە. 5. هەڵدەستێ و نوێژ دەکات ئەگەر ویستی.